سڵاوتان لێبێت وەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنمێکی دیکەی ڕێگا لەگەڵ ئێوە دەبم بۆم بەرنمەش ڕۆژنامە نووس فەرحان حەمەخان میوانی بەرنمەکەی منەکە فەرحان سڵاو لێبێ سڵاو لە جەناب تەندروستی و چۆنە زۆر سپاس هەر باش بێ لەگەڵ کاری ڕێگاندن چۆنی والله خەریکین و بەردەوام الحەمدولillah بەرنامی ڕێگام ڕۆ لەگەڵ تویا بێ پێمان خۆش ئەو ڕێگەی کە پێی هاتووە تاوەکو ئێستا بیبینین و باز لە ئەزمون و شوکاری خۆت بکەین لە بۆری ڕاگەاندنە بە خۆشحاڵیەوە سەلامەت وی سپاس با سەرەتا بپرسم زام کەی دەستە بەکاری ڕاگەیاند کردووە و چۆن دەستت پێ کردو بەڵێ دیارە من ساڵی 2009 لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان بەشی ڕاگەاندن تەلەڤیزیۆن وەرگیرام لەوێ دوای 3 ساڵ لە پرۆسەی خوێندن و خوێندن لە زانکۆی سلێمانی لەوێ دەستم بەکاری ڕۆژنامەوانی کرد سەرەتای کارکردنم لە ڕۆژنامەیەکی خوێندکاری بوو بە ناوی ڕۆژنامەی دایەنان دواتر لەوێ بەردەوام بووم لەگە ڕۆژنامەی دەستور لەگە ڕۆژنامەی هاوڵاتیە لە کاتی تەلەبایەتیە کاری ڕۆژنامەوانیم دەکرد پاشان دواتر لە ساڵی 2012 لەگەڵ تەواوکردنی پرۆسی خوێندنم دەستم بەکاری ڕۆژنامەوانی کرد لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان وەکو پەیامنێر دەست بەکار بووم تاوەکو ئێستاش لەو تەلەڤیزیۆنە کار دەکەم لەو ماوەیەدا هەر لە ساڵی 2012 لەم ڕادیۆی شارە زۆر کاری ڕۆژنامەوانیم کردووە لە ماڵپەڕی پیوکەی میدیاکاری ڕۆژنامەوانیم کردووە لە ساڵی 2019 تاوەکو ساڵی 2025 لە پەیامنێری دەنگی ئەمریکا بووم لە هەڵەبجە کە دەنگی ئەمریکا 5 پەیامنێری هەبووە لە هەرێمی کوردستانە ئەوکات دواتر لە ساڵی 2023 جارێکی دیکە دەستم بە کاری خوێندنی ئەکادمی کردوێتەوە توانیمە بڕوانامی ماستەر بێنم لە زانستی ڕاگەاندنە ساڵێکیش لە زانکۆی هەڵەبجە لە بەشی ڕاگەاندن ئێواران لەوێ وانم وتوەتەوە و ئێستا هاوشان لەگەڵ کاری ئەکادمی و زانستی کاری پەیامنێریش بەردەوام تاوەکو ئەم ساتە ئێستا لە کەناڵی گەلی کوردستان نزیکەی 13 ساڵە بەردەوام لەش ساغ بێ ڕێگاکەت پرە لە هەوڵدان و مادوبوون و سەرکەوتنی خوا سەرکەوتو بی هەر بەردەوام بی کاک فەرحان با ئەو بپرسم چۆن کەسێک ئەتوانێت دەست بکات بە کاری ڕۆژنامەوانی و دەستکات بەکاری ڕاگەاندن و بێتە ناوباری ئەلامە بەڵێ دیارە گرنگە ینی هەر کەسێک بیەوێ لە کاری ڕۆژنامەوانیان دەست پێ بکە پەیوانە بێکاری ڕۆژنامەوانی پیشەیەکە و هەموو ئەو پیشانەی دیکە دەکرێت ممارەسەی بکرێت سەرەتای دەستپێکی کاری ڕۆژنامەوانی گرنگترین بابەتەوەیە کە ئەو کەسەی دەوێت کاری ڕۆژنامەوانی بکات دەرچووی ناوەندێکی زانستی بێ و خاوەنی بڕوانامێکی زانستی بێ لە بوارەدا چونکە ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان ئەمڕۆ و فەوزایی کە لە میدیادا دروست بووە هەمووی دەگەڕێتەوە بۆەوەی کە ئەو کەسانی کە لە ناو بارەکە کار دەکەن بەشێکی زۆریان خاوەنی بڕوانامی زانستی نین بەداخۆ دەستگاکانی ڕاگەاندن مایکەکانیان ڕۆژانە بەخشنەوە بەسەر ئەو کەسانی کە دەیانەوێ کار بکەن لە کاری ڕۆژنامەوانیە هاوکات لەسەر بنەمای کۆمەڵێک پێوەری دیکە کە پێوەرەکان بەڕاستی جێگەی ئەوەیە جێگەی نەنگیە کە باڵێن مایکیان پێ دەدێت و دەخێنە سەر شاشە ئیتر گوێ لەوە ناگیرێت چی دەوتێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوانە دەکەن ئایا پەیامەکانی ڕاگەاندن کە پەیامی سەرەکی ترین پەیامیان گەاندنی زانیاری و شارکردنەوەی کۆمەلگای ئەمانەیە نەخێر دەیان پێشێتکاری گەورە دروست دەبێت لەم بوارە کە زۆربەی زۆریان دەگەڕێتەوە بۆەوەی کە ئەو کەسانی کە کاری ڕۆژنامەوانی دەکەن لەوە چێ کەسێک بن بە ئەزمون بابەتەکان دەست پێکردە زانستەکە نەزان بۆی کە دەست پێی بەکاری ڕۆژنامەوانی گرنگکە کە خاوەن بڕوانامەبی ئەگەر خاوەن بڕوانامێکی زانستی نەبووی نەتوانی گرنگە لە چەند ناوەندێک کە خولی زانستی ببینی لەسەر دەستی ئەو مامۆسایانی کە مامۆستان و خاوەن بڕوانامن دواتر دەست پێ بکەی ینی زانستی ڕاگەاندن کاری ڕاگەاندن پێش ئەوەی پیشە بێ زانستە ینی تۆ ناتوانانی پزیشک بیت و بڕوانامت نەبێت ناتوانانی با بڵێن وەستا ببیت و وەستای مەسەلەن بابەتێک بیت کە وردەکاری تیابێتەوە هیچت لەسەری نەخوێندبێتەوە کە ئەمە لە هەرێمی کوردستانە بەداخەوە هەر کەسێکگەگری مایکێکی بەدەستێ و ڕۆژانە پەیامەکانی ئاراستی کۆمەلگا دەکا هەموو ئەو کاریگەری سلبیانی کە ناوەندەکانی ڕاگەاندن لەسەر کۆمەلگایان دروست کردووە بارەتەقای ئەو هەزاران پەیامە خراپانن ئەو هەزاران کتێبە خراپانن بابەتە خراپانن کە ڕۆژانە لەوە چێ گرروپێکی تایبەت ئاڕاستی کۆمەلگایان بکەن بۆیە گرنگە لە ڕاگەاندنەوە دەست پێ بکرێ بزانێ کێ پەیامەکانی ئاراستی کۆمەلگایەکە ئەو پرۆسە کۆمەنیکیشنەی کە دروست دەبێ پەیامەکان ئەنێرێ و فیدباکەکان چین منە دەتوانم بڵێم خاڵی دەستپێکی ئێستای کۆمەلگەی کوردی کە ئەکرێ بەرەو باشتر هەنگاوی بۆ بندێ ئەگەر بمانێ باشتری بکەین سەرەتا ڕاگەیەنەکانی بگرین بزانین چی ئەڵێن بە کۆمەلگا ئەو پەیامانەی بڵاوی یەکەنەوە ئایا لاس کۆمەلگان کاریگەریەکانیان چییە کێن پەیامەکان ئاراستی کۆمەلگاکەن ئەمە گرنگە کە
دەستگاکانی ڕاگەاندن پێش هەموو کەسێک ئەوان بێنە ناو ئەم بوارەوە بڵێن ئێمە مایکەکانمان ئەبێ بزانین بەکێدەی مایکەکانمان لە ڕێگەی کێوە پەیامەکانمان بگەێنێ بە کۆمەلگەکەمان کە بێگومان وەک من ئاماژەم پێکە ئەوەیە کە گرنگە و کەسە خاوەن بڕوانامە بێت بۆ بزانێت کاری ڕۆژنامەوانی چیە پاشان مایکی پێ بدرێت خاوەن ئەتەکێتێکی ڕۆژنامەوانی بێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ڕووداوەکان هاکە ئەو جۆرەکرێت کۆمەلگەیەکی تەندروستیش بەرەمبێنی. زۆر باشە کەواتە دووە جار ئەتوانین ئەمە بخینەوە ئەستۆی دەستگاکانی ڕاگەاندن کە کۆمەڵە کەسانێکن بە بێەوەی بڕوانامێکی ئەکادیمیان هەبێ لە بۆری ڕاگەاندنە مایکیانێن بەدەستەوە و کاری ڕاگەاندن ئەەکەن چکە ئێستا بینین زیاتر بەهۆی پێشکەوتنەکانی سوۆسیال میدیا و زیاتر کار لەسەر کۆکردنەوەی لایک و ڤیو ئەوانە ئەکرێت وەک لەوەی کە بزانن زانیارێکی دروست بەنیا خودۆ کەسانی کە هێن و مایکیان ئێن بەدەستەوە کەسێکی ئەکادیمی بێت. بەڵێکی ژانقام من حەزەکەم بابەتێکە پێ بڵێم ینی دەستگای ڕاگەاندن نایە قسە لەسەر ئەوە کا بڵێ ئەو کەسی کە منەمەوێ بیکەم بە نوێنەری خۆم بزان بڕوانامەکەی چییە لەوە دەست پێ ناکە. ئەمڕۆ ئەو کەسانی کە باڵێن لامان ڕوون بەیانی هاوڵاتیش ئەتوانێت ببێ بە ڕۆژنامە نووس ئەگەر بڕوانامەشی نەبێ ئەمڕۆ چەم کێگەیە لە دنیای پێ وترێ ستیزن جۆرنالیزم ڕۆژنامە نووسی هاوڵاتی ڕۆژنامە نووسی هاوڵاتی کێن ئەو کەسانن کە خۆیان پەیامەکان بڵاوەکەنەوە بەڵام ئەمان کەسی ئەکادیمی نین مەسەلەن ڕووداوێکی یا توچۆ ڕوویە یا کەسێک تەسویرێکە و دەستگاکانی ڕاگەاندنی سوودی لێ وەرەگرن. بێگومان زۆر لە محازەرەکان ئەوانیان بە نمونە بۆ هێنێنەوەدانی بۆ نە شۆفێرێکی تەکسی لە پڕا بوون حادیسەیەک ڕۆیە ئەوە چێت ئەستەر حادیسەکە تا ڕۆژنامە نووسێک ئەگاتەوێت تا پەیامنێرێک ئەگاتەوێت بەڵێ سوودی شێوێ بۆ دەستگاکە بەڵام خۆ ناکرێت دەستگاکانی ڕاگەاندن مایکەکانیان بەدەستی زین جۆرنالیزمەکانەوە بێت ئەبێ دەستگای ڕاگەاندن بزانێ مایک بەکێدا ینی تۆ کەناڵ هەیە کەناڵی زۆر گەورە مەکینەیەکی گەورەی ئەلامی بەدەستەوەی ینی پەیامنێرێکی داناوە نازانێت چییە بابەتەکە چییە هەر نەقڵەکە ینی معلوماتێکی بەدەستەگا و ئەی نێرێ پێی وایە ئەمە کڕین و فرۆشتنی تەماتە فرۆشتنە ینی هەواڵێکە ئی فرۆشە بە دەستگایەکی ڕۆژنامەوانی پارەیەکی دەستەکەی و ئیتر نازانێت کاریگەریەکانی چین. یەکێک لەو کەسانی کە بیرمەندەکانی بواری زانستی ڕاگەاندن ئەڵێ چی ئەڵێ ئەگەر گولەیەک کە لە فەنگێکەوە دەردەچێت شوێنکارێک جێبێڵێ شوێنکاری پەیامێکی ڕاگەاندن بەرفراوانترە لەبەرەوەی تۆ ئاڕاستی ژمارەیەکی بەرفراوان لە کۆمەڵگەیەکەی ئێوەرە من پێ دەڵێم دەستگای ڕاگەاندن ئەمڕۆ ئیشی بووە بە کۆکردنەوەی ڤیو لای ینی بۆەوەی لە سەری مانگا بچێتە سەر داتاکانی مێتا پێڵێ تۆ ئەوەندە ڤیوت هەبووە مانشێتێکی گەورەی بۆ دامنێ بڵێ من نەمبەروەنم بڵێ من دەستگایەکەم لە کاتێکتا لەسەر شکاندنی شعور و لە کاتێکە من خەڵکە پێ دەڵێم نمونونەکانی چین ئەمڕۆ کەسێک کوژراوە لە هەڵەبجە دایک و خوشک و برا و ئەم کەسانە ئەکەونە شوێن با بڵێن جەنازەی کەسوکارەکانیان ڕووداوێکی زۆر ناخۆشیانی لەو کاتەدا ئینسان ئەحساسی لای خۆی نییەوە هەموو مێشک و هینی قوربانیەکی داگیری کردووە تۆ چیتە بەردەم خوشکەکانی تەسویرێکی چیتە بەردەم باوکی هاوار و گریانی بڵاوەکەیتەوە کۆمەلگەی ئەمە کۆمەلگەیەکی عاتفیانی کە من ئەیبینم لێرە سەری مۆبایلەکەمەکەم ئەمە بینم لەوە چێ پێنج جاری تریش لێ بمەوە خۆمە فەیسبوک نازانێ ئەمە چییە ینی تۆ بە ڤیو بۆت ئەژمارەکرێت دوایی بڵاوێکی تۆ یەم کچێک بڵاو کچێکم مقابلە کردووە من دەرچوونێکی ڕۆژنامەوانیم هەیە مەسەلەن چوون بۆ ئاوینە هەواری زەڵم لەوێ کچێک هاتووەتە بەردەم شاشەکە ئەڵێ من قسەت بۆکەم لێ دەست پێکە ئەڵێ وەڵام من لە ئەوروپا هاتوومەتەوە لە ئەوروپا بەم جۆرەیە ژیان بەو جۆرەیە ئەو باسی خۆیەکە چوزانێ ئەمە دوایی چی لێ دوایی بڵاوە بێتەوە 2 ملیۆن جمێنی پێوترێ ئەمە خۆمە بەچی حسابەکرێ لە فەیسبووکە لە داتاکانی با بڵێن مێتایە ئەڵێ وەڵام کەناڵە لەمڕۆی ئەوەندە بینەری هەبووە ئەچێ بابەتێک هێنێ نامۆ بە کۆمەلگا نامۆ بە هەموو کولتور و عاداتی کۆمەلگا بابەتی هەستیار و ڕوژێنەر ئەوەی پێ دەوتێ لە دنیای ڕۆژنامەگەریا پێوتێ یەلۆ پەیپە ڕۆژنامەوانی زەرد ڕۆژنامەگەری زەرد کار لەسەر بابەتی وشیار با بڵێن بابەتی نامۆوەکە بابەتی جنسیەکە بە کۆمەلگەیە سەرنج ڕاکێشێ بۆمە لەسەری ساڵ لەسەری مانگاڵێ بەڵامە داتاکانی منە 5 کەناڵی ترت بۆ بڵاوکات وڵێ من یەکەم بوو ئەمە کاریگەری خراپە لەسەر کۆمەلگە یاخود ئەو مادە هۆشبەرانی کە لەوەچە گروپێک تووشی بابەتەکە بکە پەیامەکانی تۆ کاریگەری خراپکرە وای لێ هاتووە ئێستا من ڕۆژنامەوانم پێ دەڵێم وای لێ هاتووە کەس ناوێنێ بۆ ئەگە بچیتە هاوین هەوارێکەوە کچێک ناوێنێ قسە بکە لەبەرەوە دەستگاکە یەت ئەو بەشەی جیاکاتەوە دایەنێ پۆستیەکە
تۆ ئیتر بە باش و بە خراپ جمێنی پێیت و بڵاوە بێتەوە و سوکایەتی پێیەکرێ. ئێستا ینی سوکایەتی بووە بەشێک لە کولتوری ئێمە، ینی بابەتێک بڵاوە بێتەوە ناگەیتەوە ماڵەوە کەسێک دانیشتووە لە پشتی با بڵێن کۆمپیوتەرێکەوە لە پشتی مۆبایلەکەیەوە 5-6 جمێنت پێدەدا لە کاتێک هاچیتە ئەیبیتە محکەمە تۆ مادەی دوود هەیە مادەی خراپبەکارهێنانی ئامرازەکانی پەیوەندیت هەیە ئەگیرێ لە قانونا 5-6 مانگ حکومیەتی بۆ دەستگاکانی ڕاگەاندن نایە ئیش لەسەر ئەم وشارکردنەوەی ڕاگەاندن تا چەند کاری کردو لە ئەوەی خەڵک هۆشیار بکاتەوە ئەم نمونەی کەسە بۆ نەخۆت باست کرد کەسێک قسە بۆ ڕاگەاندن کارێکەکە بڵاو ئەبێتەوە دوایی کەسێک لە کۆمنت بە هەمان شێوە با بڵین قسەیەکی نەشیاوی پێڵە و لەمان کاتاتوانێت ڕێکاری کێسای بکە ئەزانی چی بەنامەکانی وشاری لە کەناڵەکانی ڕاگەاندنا بەشەیەکی گشتی ئەگەر هەبن لە چوارچەوەی ئەڵلقەیەکی مانگانە یاخود ئەڵلقەیەکی چەند دقەیی هەفتانەدان ینی بەنامەی وشاری یاسایی ئەوەی کە من بینم و لەینایە ینی باوەڕت هەبێ نەمبینیوە لە میدیای بینراوە ئەوەی هەیە لە ڕادیۆکانە لەوە چێ چەند کەسێکی یاسایی بانگ بکرێت لەسەر ئەمە قسە بکرێ ینی ڕاگەاندن بەرپرسە لەم دۆخەی دروست بووە ڕۆژانە ینی خەڵک ئەشکێندێ وەرە ڕۆژانی دابشکردنی موچە من ئەم مانگەت بۆم بنمونە بۆ یانمەوە پەیوەندیم بە دوو بەرپرسی ئەم شارەوە کرد وتم سبەینێ موچێ دابەژەکرێ ئەوانەی کە مناڵەکانیان شەهید بووە یەن لە بەردەم ئەو بانخاوەستن بۆ پارە نازانێت دایکیان چی ئەڵێ باوکیان چی ئەڵە ینی وارسی شەیدەکە تەمەنی لە هەفتاکان نایە مایکێک ئەم سەر بۆ ئەو سەر ئەگەڕێت 200 کەسی تایەکێکیان هەر قسەکە قسەیەکی نەشیاوەکە ئەم قسە نەشیاوە ینی چەند جارێک یەک دەستگاکەی دایئێنێ لۆگۆی لێدانێ لە پێیجە سێبەرەکانیان دایێنێ وی پێپەیاکە باشە وەرە ئەمەم چ مامەڵەیەکە دەستگایەکی ڕاگەاندنیکە چ مامەڵەیەکە کار لەسەر شکاندنی خەڵکەکە هونەرمەندە گۆرانی وتووە ینی 2000 جمێنی بۆ هاتووە لەینەکە ینی ڕاگەاندن وای لێ هاتووە ینی تەداخلی نانی خواردنی ماڵەوەکە تەداخلی ژیانی شخصیەکە ئەمەوە کارەکەی بۆچی ئەگەڕێتەوە نازانێت کێن ئەو کەسانی کە بابلێن ئەکرێ دەستگایکی ڕاگەاندن قسەیان لەسەر بکە کاکە بێت ڕۆژنامەنووس بزانێ ینی کەسێک سیفەتێکی گشتی نەبێت تۆ ناتوانانی لە خۆتەوە بڕۆی 2000 وتاری لەسەر دابنیت و جمێنی پێ بدەیت سبێنێ گیرای بڵێ وڵا ئەمە پێشلکاری ڕۆژنامەوانی و ئازادی ڕۆژناموانیە ئەسڵن ئێستا لە هەرێمی کوردستان ئابێ وەزارەتی ڕۆشنبیری کار لەسەرەوە بکە سانسۆری خودی لەسەر دەستگاکان دابنێ ئەگەر ماوەیەک ئێمە داوای ئەومان کرد بێ بڵێن سانسۆر لەسەر دەستگاکانی ڕاگەاندن نەبێ ناکرێ من ئێستا لە بازاڕە تۆ بڕۆ مایکێکە دەدەنێ خۆت پێیجێکدا بنێ لۆگۆیەکی بۆ دروستەکەی لە کۆنگرە ڕۆژناموانەکانی شادایەنێ ئەشیەم بەدەست کەسێکەوە هەر نازانێ ڕاگەاندن چیە 5 پرسیاری بۆ نووسم ئەڵم بەیانی بڕۆ لەو بازاڕە هەر کەست بینی ئەم 5 پرسیاری لێ بکە خۆ لەو 5 کەسی ژوەر بگرێ لە 5یان یەکێکیان قسەیەکی جیاوازەکە ئەی هێنم داێنێ 2000 کۆمنتم بۆیە پێجەکەمی پێکتی بەکەم ویتە خۆ کەسێکیش نییە چاودێری ئەمە بکە هیچ کەسێک نییە من ئەمە دوومانگەی پێشوو ڤیددیۆیەکم بینی دەستگایەکی ڕاگەاندن بڵاوی کردبووەوە نەخۆشێکە لە هۆڵەکانی هیوا کەوتووە نەخۆشخانی با بڵێن هیوا تایبەتە بە شێرپەنجە مناڵێکە هاوارەکە ئاڵێ خوایە گیان ئەم ئازارە تاکەی ینی کە تۆی بینی یەکسەر لە ڕووی دەرونیەوە تێگەچی بە بابەتەکە بۆ تێگەچی خەڵک هەیە لە قۆناقی چارەسەری شێرپەنجایە خەڵکیش هەیە تازە توش بووە یەکسەر سێریەم ڤیددیۆکە ئەڵێ وەڵاوە چارەنووسی منیش مردنە من ئەمەم کرد بە پرۆژەیەک نردم بۆ وەزیری ڕۆشنبیری بە سپاسەوە گشتاندنی بۆ کردی بە پرۆژەیەک و لە ڕێگەی خۆیانەوە بەڕێوبەرایەتەکانیان و ئاراستی دەستگاکانی ڕاگەاندنیان کرد دێ بە ئێستاشەوە دەستگاکانی ڕاگەاندن نەچنەوە ڤیددیۆیانە بڵاوەکەنەوە کەواتە کەس نییە چاودێری بکە کەس نییە چاودێری ئەمە بکە کەس نازانێ ینی هاوار بۆ کێ ببەرین بڵێن وەرن ڕاگەاندن چاکەن وەڵڵاهی کاریگەری دەستگایەکی خراپی ڕاگەاندن زۆر کاریگەرێکی خراپترە لەوانەیە کە کڕین و فرۆشتن بە مادەی هۆش بەرەوە لای لە کۆتاییەوە سەر ئەوە کە هەموو ڕاگەاندن کارێک و ڕۆژنامەنووسێک ئەبێ بە شێواز ئەکادیمیەکە بخوێنە دوجار بێت کاری ڕۆژنامەوانی بکەن بێگومان ینی خۆ زۆر جار لەوە چێ پەیامنەری دەستگاکەش خۆی ئەکادیمی بێ بەڵام لەسەرەوە ئەوانی کە بەرپرسی دەستگاکەن لە پۆستە حساسەکانە خۆوان نیان خوێندووە زۆر جار ینی گوناهی پەیامنێرەکەشی لەوە چێتیان نەبێت و لەسەرەوە پێ دەڵێ بڕۆ ئەمەم بۆ بکە ینی ئەو ملزەمە بۆی ئەمە بکە چۆن چاگەکرێ بۆ چاگەکرێ بێ لانی کەم نیوە زیاتری هەر دەستگایکی ڕاگەاندن بکرێ بە کەسی ئەکادیمی وەبزانن چیش بڵاوەکەنەوە چونکە وەگوتم کاریگەری ڕاگەاند زۆر گەورەیە بانی ناکرێ بە کەمی سیر بکرێت زۆر باشە کاک فەرحان خۆت کاری پەیامنێریەکەیت
با ئەوە بپرسم زۆر کە زانیارێک بڵاوکرێتەوە کە سەرچاوەکەی دروست نییە یان با بڵێنیشە سەرچاوەکەی نەزانراوە پامنێر ڕۆڵی چیە لێرە چکەم پامنێر ئەبێ کاری ڕاست بگەێنێت ینی دڵنیا بێتەوە لە سەرچاوی زانیاری ئەو کاتە هەواڵەکە بنێرێت بێگومان ینی یەک بەشێکی زۆر لەو هەڵانەی کە لەم زانیاری هەڵانی کە بڵاوەکرێنەوە زانیاری فەیکەنە ینی درێ بە هاوڵاتی بەشێکی زۆری خەتای دەستگاکەیەتی ینی دەستگاکەی کاتێک کە ڕووداوێک ڕوویە یەکسەر ئەڵێ معلوماتم بۆ بنێرە کاکە بێ بکرێ بە کەلتور لە وڵاتی ئێمە ینی معلومات ئەبێ ناوەندێکی ڕسمی بڵاوی کاتەوە ئێستا ئەمڕۆ لە هەڵەبجە لە ماوەی 24 سەعاتە دوو هاوڵاتی مردوون یەکێکیان کوژراوە یەکێکیشان لە ماڵەکەی دۆزراوەتەوە خۆ ناکرێت دەستگایکی ڕاگەاندن پێش هەموو کەسێ بکەوێ بڵێ وڵا ئەوەی لە ماڵەکەی دۆزراوەتەوە بەم جۆرە بووە ئەوەی کە کوژراوە بەم جۆرە بووە ئەبێ دەستگاکانی ڕاگەاندن فێری ئەمە بکرێن چاوەڕێی لێدوانێکی ڕسمی پۆلیس بکەن ئەو کات معلوماتەکە بڵاو بکەنەوە ئەگینا ئەوەی کامڕۆ هەیە زانیاری نادروست ینی ڕووپەری هەمووی ئەنا هەر بەیانی ئەگەر بێ هەڵسەنگان لێ بکەی ڕۆژانە لە گەشتێکی ئەواڵە دڵنیا بە زانیاری فێک زیاترە تا زانیاری ڕاستیەکان هەمووشی بۆ وەگەڕێتەوە ینی چاوەڕێ ناکە وە ناشزانێت چییە بەڕاستی جارێکی ئەگەڕێمەوە سەرەوە خاڵە کەسێکە مایکێکی پێدراوە حچی بەگوێ هات بڵاویە کاتوێت نازانێمە چییە ئەڵێ مەسەلەن ئەچێ لای فێگەکاتەوە هێزێکی ئەمنی سەرقاڵی کێوماڵکردنی شوێنێکن ئێخۆ من ناڵێم ئەمە لەوە چێ سەیری بکە بەڕاستەوە خۆ بەرامبەرەکە سەیری بکە پورە هەر شتێکیەتە بەردەسی ئەو ئەینێرە هەڵێ نازانم من چییە من تویانە بڕەوەی شەبکە ڕاگەاندن بۆتە بابەتێک بۆ پیاکردنی پارە ینی وەکو پیشەکانی تر واللهی پیشەی تەماتە فرۆشتن زۆر زۆر پیرۆسرە لەوەی کە تۆ ئەگەر ئامانجت پیاکردنی پارە بێت و ئەوە بێ کە بڕۆی ئەوی شە بکەی لە باسی ئەوەی کە تۆ پەیامێک بنێری بۆ کۆمەڵگەکەت تێک بدەیت ینی بەشێکی زۆری خەتای بۆ دەستگاکە گەڕێتەوە و پامنێریش بەشدارە لەوە ینی پامنێر ئەبێت جەری بێنە نەچێتە ژێرباری هەنێک بابەتەوە کە من ئەزانم بابەتێک ناڕاستە و دروست نییە بۆ من نەچمە ژێرباریەوە و ناچمە بەردەم شاشەکە ینی ئەڵێ معلوماتەکە تا ئەوەیە توانم بەرگری لە یەکەم بەڵام وەگوتم کە مایکەکان دابشکراون و پڕبووە لە مایکەوان و ئەمانە وەڵی گوێ لێنی هەرچی بێتە بەردەسی ئەیوازێتەوە گرنگە چکە ڕۆژنامە دەسەڵاتێکی باشیانی تەنیا ئێستا لە سەرکاری ڕۆژنامەوانی دەست بۆ هەموو بابەتێک بەری بێت ئایا چ بابەتێک بێگومان ڕۆژنامە نووس ینی ئەتوانێت تۆ پامنێر ینی دڵی دەستگاکەیە ینی زۆر جاریش دەستگاکە معلوماتەکان لە پامنێرەکەی وەرەگرێ نابێ پامنێرەکە سەبەبێ بۆ گواستنەوەی زانیاری ناڕاست و نادروست ئەمڕۆ دنیا گۆڕاوە بیانی بەڕاستی تۆ ئەگەر بتەوێ هەواڵێکی دروست بزانی دروستە یامنا ئەوە نزیکەی 10 سایتمان هەیە لە گوگڵاچی هەواڵەکەی تێ ئەڵێ ئایا ئەم هەواڵە ڕاستە چێکی یەکاتەوە بۆ ئەڵێ ئەم هەواڵە ڕاست نییە ئەمە وێنەکێتی لەوێ بڵاوەتەوە بڕۆ سەیری زیرەکی دەستکرد بکە وێنەیەکی بەرێ بڵێ ئەم وێنێت لەکوێ بینیوە ئێستا هاتووە داتاکانی تر فەیسبوکە ئینستاگرامە هەموو میدیای نوێی هێناوەتە ناو چات پیجیەوە ئەڵێ چی پێت ئەڵێ سێرچی ئەوانیشت بۆەکە کە پێڵێ لە هەر شوێنێک بینی بێتە پێ دەڵێن بەڵام من چی بکەم ینی لەوەی ڕۆژنامە هەر نەزانێ تەکنۆلۆژیا چیە هەر ئەوەیە معلوماتێکە بۆی هێتووە میشەی تەمەڵی ئیشەکانی خاڵەکە کەواتە ئەتوانین بڵێن ئێستا ڕاگەاندنی کوردی لە ئاستێکی دڵخۆشکەرە یا دڵخۆشکردن وەڵاهی لە ئاستێکی زۆر زۆر فەوزەویایە و لە ئاستێکی زۆر زۆر خراپیشایە ئەوە سەیری ئەوە مەکەن ڕۆژانە ینی وای لێ هاتووە ینی یەکێک لە بنەماگرنگەکانی زانستی ڕاگەاندن ئەوەیە تۆ دوورکەوتنەوەی لە زمانی بازاڕی وەرە بزانە ئەو تەرویجەی لە زمانی بازاڕیا هەیە لە ناوی علامە ئێستا لە هیچ شوێنێکی دنیا هەیە لەکوێ دنیا پامنێرێکی دەستگایەکی معتەبەری دنیاتان بینیوە بێت بە زمانێکی بازاڕی دەست بکە بە قسەکردن ینی ئەوەی بیەوێ بیڵێ ئەمڕۆ ڕۆڵی دەستگاکانی ڕاگەاندن بەداخەوە ڕۆڵی بارگایەکی حیزبیە بینن ینی شەڕی حیزبەکان خراوەتە ناو دەستگایەکی ڕاگەاندنەوە ئەم دەستگا ڕاگەاندنە بۆە قسەکە ئەم بەواڵێ ئەم بەوانتر ینی هەموو شێگەڕێتەوە بۆی کە میدیایەکمان نییە میدیایەکی پرۆفیشناڵی نیشتیمانی بێ میدیایەک بێ ینی ئیش لەسەرەوە بکە ئیش لەسەر بنەماجوانەکانی زانستی ڕاگەاندن کاکە ڕاگەاندن لە هەموو دنیاە ڕۆڵێکی گرنگیە لە وشارکردنەوە ینی من نمونەیەکت بۆ ێنمەوە لە یەکێک لەم وڵاتانە وڵاتە ئەوروپیەکان قەیرانێک دروستە بێ بە ناوی قەیرانی شەکر قەیرانی شەکر چی ئەکرێ ینی ئیشی ڕاگەاندن ینی ئەمە هەر کراوەتە توێژینەوەیکی بڵاویش کراوەتەوە یان دەستگاکانی ڕاگەاندن ئیش لەسەرەوەکەن هەموویان پامەکانیان بەو جۆرەی ئەڵێ کێشەکری زیادەی هەیە با بیهێنێ بۆ مارکێتەکان بیگۆڕێتەوە بەشتی تر
لە ماوەی 5 ڕۆژێکە بێ دروزە بێ ئەم قەیرانە سەیری تەوعی ڕاگەاندن کە خەڵک هاان ئەیا خەڵک ئەو شەکری کە لی زیادەی هێنە ناو مارکێتەکان دایەنێن و ئەیفرۆشنەوە ئەی گۆڕنەوە بەشتی تر هیچ هین نابێ ینی هیچ قەیرانێکی ئەو تۆ دروست نابێت سەیری ڕۆڵی ڕاگەاندن کە چەند مهمە لە ئاس لەگەڵ خەڵکا و لە ئاس ئیداران نایڵێن بابەتە دروست بێ وەڵاهی لای ئێمە جاری وایە ینی چەند جار بینیومانە شەڕی ئێران و ئیسرائیلە کورە دروستبوونی گرژیە لە بینی پەیوەندیەکانی تورکیا و عێراقا شەڕی هەرێم و بەغدایە ینی یەکسەر دەستگاکانی ڕاگەاندن چاویان لەوەیە ئەچنە بەردەم مارکێتێک وڵا خۆراک نەما خەڵک هاانەیەن خەڵگەکەنن دڵە ڕاوکەوە خەڵک تۆقێنن خەڵک بە 1001 جۆر ینی ئەمە پێم بڵێ ینی کامەیە یەک پرۆژەی جوانی میدیای کوردین پێ بڵێ کە توانی بێتی لە دنیادا باس کرابێ بڵێنەوە پرۆژەیەکی جوانە ئیشی ڕاگەاندنی کوردی با من پێت بڵم مامەڵەکردنە لەگەڵ ئەوەی لایفستایلی کچە مۆدل چۆنەژی لایفستایلی کۆمەڵی خەڵکە نامۆن ینی لێرە نەژیاون تۆی هێنی بەرنمەیەکی تێ خۆی هەموو ژیانی لە ئەوروپایە یەت لێرە ئەڵێ بە خەڵک من بەم جۆرە بژی ینی بەرنمەکە بەم جۆرە بێ ئیشی ڕاگەاندنی کوردی بووە بە بڵاوکردنەوەی زانیاری هەڵا ئیشی ڕاگەاندنی کوردی بووە بە شکاندنی کەسێتی خەڵکیانی ڕۆژانە دەیان کەس لەسەر شاشەکانە تیرۆرەکی خۆ تیرۆرکردن هەر ئەوە نیە تۆ بەچەکێک بیێنی بیکوژی تیرۆری ئێمە کەسیمان هەیە تیرۆری سپیمان هەیە ڕۆژانە چەند کەس هەیە من لەم شاری خۆمانان ئەتوانم دایان نمونەت بەمێ ینی باوکیان مقابلەیە کراوە قابلەیە کراوە مایکێ کراوەتە بەردەمی قسەیەکی کردووە پیاوێکی بەتەمەنون وەڵاهی ئێسش مناڵەکانی باجی ئەوە هەیە کامە کاری وشیاری ڕاگەاندنە کامە خۆی لە ڕاگەاندنا بڕۆکە دەست دەکەی بەکاری ڕاگەان یەکسەر ئەڵێ ئەرکەکانی ڕاگەاندن گەیاندنی زانیاری وشارکردنەوەی کۆمەلگا ئێمە کامانن لە کوێڕێیە بێتەوە ینی ڕۆژانە ڕاگەاندنی کوردی لە ئێستا ئەرکەکانی زۆر زۆر خراپایەوە ئێمە ڕاگەاندنێکمانە بە ناوی ڕاگەاندن ئەبێ ئیش لەسەرەوە بکرێ ینی ئەمە ئەو هەموو توێژەر و ئەو هەموو مامۆسای زانکۆ لە دەرەوە خوێندو یانە کوور ئەو هەموو پەیوەندی دەستگاکانی ڕاگەاندن لەگەڵ دەرەوە هەیەە معقول نییە تۆ ملیۆنان دلار بۆ میدیایەک لەم هەرێمی کوردستانە سەر بکرێ نەتوانێت خاوەن پرۆژێکی خۆی بێ نەتوانێت پرۆژەیەکی هەبێ بە ناوی پرۆژەی خۆی کە ئەوە بێ ئیشیان تەنیا لەسەرەوەیە چەند کەس من سەیری کردو وەڵی خۆ بڕۆ پەیجێکدا بنێ ئێستا زۆر ئاسانە هەر ناوێکی مەخفیشی لێ بنێ وەرە ئەو پەیامانەی ئەوان بڵاویەکەنەوە بابەتی هەستیار و بابەتی وروژێنەر وەمانە بڵاویکەرەوە تۆش هەر لە ماڵەوە دانیشە 5-6 میلیۆن بینەرت هەیە ئێستا هەموو دروشمەکان لەوە بچووکراون بۆ نایە یەکێک باسیەوە بک بڵێ بەڵام من خاوەنی ئەم پرۆژەم لە میدیای کوردیە کێ هەبووە خاوەنی ئەم پرۆژێ یەک پرۆژەمانی ئەوەی لە میدیاکان هەیە هەمووی کۆپی پێستی یەکترە هەمووی کۆپی پێستی یەکتری ئەمانیش لەکوێ وەریان گرتووە لەو میدیا گەورانەی کە وەریان گرتووە ئەگینا وەرە هەموو ڕۆژێ سێری فۆکس نیوز بکە کە قسەکە کاریگەری لەسەر پەیامەکانی کۆشکی سپی هەیە ینی یەک دەستگام بۆ بێنە بە ئاسمانی و لۆکاڵیەوە کاریگەری لەسەر بڕیارێکی ناحیەیەکە لەسەر بڕیارێکی گروپێکە بوێ نیەتی ینی هەموو دنیا ڕاگەاندن بۆ شارکردنەوەی خەڵکو بەرزکردنەوە ئەستی کۆمەڵگا بەکارێنێ بەڵام لە لای خۆمان بە پێچوان و بۆ شکاندنی یەک ڕۆژ بوویەوە بەرپرسێک سەردانی شوێنێکی کردووە ئەم بەرپرسە ئەڵێ بە وێنە گەشتایەوێ ئەڵێ دیمەنی ساتی گەیشتنی وەفدەکە لەو لاوەیە ئەڵێ زانیاریەکانی کۆبوونەوەکە لای ئێمە سعات ئەوێ بە 12 ئەڵێ معلوماتێکمان پێگەشتووە بەس لای ئێمە هەیە 12 سێمان کرد تا ئاگاتە نیوەڕۆ نزیکەی دەپۆستی لەسەر بڵاوە کاتەوە ینی ئەمە هەموویشی ئەوەیە ئەگینان نەتوانیوێتی بابەتێکی زانستی بڵاو کاتەوە نەتوانیوێتی ببێ بە خاوەنی خەڵاتێک کە مرۆڤایەتی پێیگەشەی کردبێ بتوانێت شتێک بباتەوە کەس لە بەرژەوەندیا بێ من حەزەکەم دەستگایەک هەبێ بڵێ وەڵام من خاوەنی ئەمانە یەک خاوەنی یەک شت بێ لەمانە دوور بکەونەوە ینی دەستگاکان ئەمە ئەسڵەن ڤیو لایک ینی پێوە نییە بۆەوەی کە تۆ بزانی پەیامەکەم کاریگەری هەیە یامنیەتی ینی چی تۆ بڕۆ لە سۆشیال میدیایەکی بێ فلتەری بێ بەرنامە هەر شتێکدا ببەزێنی وڵای 2 میلیۆن خەڵک سەیریەکە بەڵام کە با سەیریکە کاریگەری لەسەر چەندیان هەبووە هەمووی جمێنە ینی تۆ لەسەرەوە بۆ خوارەوە لەسەر پۆستێک وەرە خوارە زان چەند جمێنت پێ هەر ئەمە وڵای میدیا ئەمە ئەرکی میدیا نیە ئەگەر ئەمە ئەرکی ئەزانی چی چوزانم ئەرکی نازام ڕێگەی نابێتەوە لە میدیاە هەمێ ڕێخۆشکرد ئەوەی ئەنجامدانی ئەوە کاک فەرحان خۆت کەسێکی ئەکادیمیت لەگەڵم شپرزەی کە لە ناو میدیای هەیە چ شتێک وات لەیەکە بەردەوام بی لە کاری میدیایی
وڵایی خۆ تۆ لە شوێنێکا ئیش بکەی ئیشی تاکە کەسێکیش کەم نییە بەرامبەر بەوەی کە بیەوێ لەگەڵ پەیامەکانی خۆیان ڕازگۆ بێ. من خۆم ینی هەمیشە هەوڵی ئەوە بە پیشەیانە ئیش بکەم، ینی من ڕۆژنامە نووسم لەوە لە سیانزە ساڵات تۆ لە دەیان هەواڵ و بابەتا تۆشکەوت بیتە ناو ئەو گێژاوی کە لە میدیای کوردیا، چونکە پێم وتی بەشێکی ئەگەڕێتەوە بۆ دەستگاکە بەشێکی پەیوەندیدارە بۆ کەسانی کە لە دەرەوەی دەستگاکە کارەکەن. بەڵام گرنگە ئێمە هەمومان ئیترەوە بۆ 2026 هەنگاوە نین دوورکەوینەوە لە هەنێک بابە دوورکەوینەوە لەوەی کە دەرونی خەڵک تێک بدەین. ئێمە وانەیەک هەیە لە ئەوانەی کە با بڵێن ڕاگەاندن نەخوێن پێ و تێ سایکۆلۆژیای ڕاگەاندن، ینی تۆ نابێ بڕۆی لەم شەڕی لە سووریایە هەبووە، لە شەڕی بانی جۆرا جۆرەکان هەبووە، ینی بە بەرچاوتەوە تۆ دەستگایەکی ڕاگەاندن دیمەنێکی هێنێ کەسێک تەقییان لێگا هەر هەمویان نەکوژێ پورە سەریە بڕێ، ینی بڵاوی یەکاتەوە بۆ فیوی ئەوێ وەڵا خەڵک هەیە سەیری ئەماکە ناتوانێت 5 ڕۆژی تر بێتەوە سەرخۆی. باای من بە واز لەمانە بێنین، واز لەوە بێنین کە پێمان وابێ هەرچیمان دەستکەوت بڵاوی بکەینەوە، هەرچیمان خۆمان پێمان باش بۆ لایک و ڤیوکەمان بڵاوی بکەینەوە. واز لەمانە بێن شت هەیە لە ڕاگەاندنی کوریا بڵاو بکرێتەوە 2 ساڵ پێش ئەسا بڵاو بووەتەوە بڵاویشی کردوەوە 2 ملیۆن بینەری هەیە. ینی خەڵک ڕۆژانە ینی ئەم مۆبایلەی پێەیە بمانەوە نەمانەوە هەمومان لەژێر کاریگەری ئەو پلتفۆرمانین کە فەیسبووکە ئینستاگرامە نازام شتەکانی ترە ڕۆژانە سێریەکە، ینی سەریان بابەتانەکە ئیشی ڕاگەاندن بچووک بووەتەوە لەم شتانە. هیوادارم پێش هەموو شتێک هەموو دەستگاکانی ڕاگەاندن بە هەموو ئەوانەی دەستگای حیزبین دەستگای ئەهلین بێن لەسەر بەرنمەیە کار بکەن کە بەرنمەی پیشەیی بێ، بەرنمەی ئەخلاقی بێ بەرامبەر بە کۆمەلگاکەیان و دووربکەونەوە لەوەی کە ئەوەی کە میدیا بەشدار بۆ بەسەر لایەنە سیاسیەکانە پەیامی هەیە پەیامەکانی هەر جۆرێکن. لانی کەم چەند میدیایەکمان لە هەموو شارێکە بێ کە ئەکادیمی بن، میدیایەک بن، پیشەیی بن، دوور لە بابەتی دیکە. ینی من ئەتوانم ئەو میدیانی لە هەرێمی کوردستانە هەن چەندیانی خەڵکە هەمووی ینی خەڵکانێکە تەوعیەکانیان ینی لە ڕێگەی خەڵکی ترەوەیە. ینی من دەستگایەکی ڕاگەاندن من هەیە ئەچمە ژووری هەواڵ ئەڵێم ئەمڕۆ لەسەر ئەم بوارانە قسە بکەن خۆ تۆ تەوێت لەمە چی سەوز ببێ وڵا هەر ئەوە سەوزە بێ کە ئێستا میدیای کوردیە. بێگومان سەرکەوتوبی زۆر سپاس کە ڕێگەکەی تۆمان بینی کۆمەڵی گفتوگوی زۆر باشمان کرد بەیەکەوە زانێری زۆر بەسوودەیە بە ئێمە سەرکەوتوبی ئینشاءڵڵا ئینشاءڵڵا چاوەڕێی کاری باشتر و جوانترە لە یەکەی. زۆر سپاس سەلامەت. ڕادیۆ شارە زۆر ڕادیۆیەکی زۆر باش بووە لە سەردەمێکی زۆر من خۆمە لێرەش ئیشم کردووە ئەوەندەی توانیومانە کە پەیامەکانمان بەو جۆرە بووە نزیک بێت لە ناوچەکە. هیوادارم ئێستش ئەو هەواڵ و بابەتانی پێشکەشی بکە دوورکەوێتەوە لەوەی کە لە رووسیا و تورکیا و نازام کوێچی ڕوویاوە زیاتری لەسەر ئەو بابەتە لۆکاڵیانە بکە کە لە دەوروبەری خۆمانە نزیکە. ئینشاءڵڵا سەرکەوتوبی سەلامەت بی. بەرنامەی ڕێگام بە میوەداری ڕۆژنامەنووس فەرحان حەمەخان پێشکەش کردن تا بەرنامەیەکی دیکە بەخۆی گەورەتان سپێرم خۆتان لەگەڵ.